پاش ماوەیەکی زۆر لە کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبووە و تەوەری سەرەکی دانیشتنەکەش پڕۆژەی چەکی موچەی فەرمانبەران بۆ پێدانەوەی قەرزی خزمەتگوزاری و پێشینەکان بوو کە پێشتر لە موچەی فەرمانبەران پاشەکەوت کراوە. ئەو پرۆژەیە لە مانجیەکی ساڵی 2017 لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دۆهۆک پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کرا. تێیدا داوا کرا کە ژمارەی بانکی بۆ فەرمانبەران بکرێتەوە، هەروها بڕە پاشەکەوتەکە بخرێتە سەر ژمارەی بانکی فەرمانبەران، بەڵام ئەو داوایە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەت کرایەوە. میکانیزمەکەی چونکە لەوانەیە هەندێک قەرز ژەبێت خاستەن لە باڵاکە یعنی بە قەرزی خانوبەرە و بە هەر شتێکە بێت نەتوانێت بدەیەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت ئەم جارە بۆ ئەوەی فشاری زیاتر بخەینە سەر حکوومەت تا پرۆژەکە جێبەجێ بکات هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان دروست دەکەین. لەگەرە و خۆڵەش ئێمە دەست بەکار دەکەین ئەوان هێشتا نەکەوتونەتە سەرپێ بە تەواوی بە دڵنیاییەوە ئەو هەماهەنگیە دروست دەبێت و هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای دهۆک و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجەش دەبێت. لە قۆناغی یەکەمدا ئێمە داوای ئەوە دەکەین کە وەزارەتی دارایی بەر لەوەی قەرزی هاوسەرگیری و قەرزی خانوبەرە و قەرزی کشت و کاڵی و قەرزە بچووکەکان لە هاوڵاتیە لە فەرمانبەران وەربگرێتەوە مەقاسەی پێ بکە. ئەمە قۆناغی یەکەمە، یعنی بەر لەوەی ئەم گوژمەیە لە گوژمەی فەرمانبەران ببڕێ مەقاسەی پێ بکە بەشێک لە قەرزەکانی خۆی پێ بداتەوە ئەگەر قەرزاریتی اینجا لە موچەی مانگانەیدا ئەو گوژمە ئەگەر قەرزار مایەوە دای ببەزێنی. لە ئەگەری جێبەجێکردنی پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر هەم حکوومەت هەم فەرمانبەران سوودمەند دەبن، بەڵام ڕەنگە حکوومەت زیاتر سوودمەند بێت چونکە دەتوانێت ئەو قەرزەی هاوڵاتیان بە چەند قۆناغێکی جیاواز بداتەوە، بەمەش فشاری زۆر لەسەر خەزێنەی دەوڵەت دروست نابێت. خاڵەکان بە وردی ئاماژەمە پێکردووە بە نەچوینەتە ناو دیتێڵ، بەڵام تەواو ڕێگەکانمان ڕۆشن کردوێتەوە کە چۆن دەتوانرێت مامەڵەی لەگەڵ کرێت، چونکە دیتێڵی بابەتەکە ئەمە وەزارەتی داراییە لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە لایەنی تەنفیزیە لەگەڵ دەوائیر و فەرمانگەکانە دەبێت بێنە سەرخەت بە چ ئالیەتێک، چونکە یعنی یەک لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە تو دەبێت ئەم فەرمانبەرە چەکی موچەی هەبێ، چەکی موچەی واتە لە ڕێگای بانکەوە هەژمارێکی تایبەتی بۆ بکرێتەوە ئەم قەرزانە داخل بکرێت. ئەمە هەنگاوی یەکەمە، چونکە لایەزال ڕێگەیەکی قانونی نییە بسەلمێنرێت کە منێکی هاوڵاتی منێکی فەرمانبەر قەرزم لای حکوومەت بێ، ئەمە تاوەکوێزان نەسەلمێنراوە. خطۆی یەکەم دەبێت ئەمە بسەلمێنرێ هەموو هاوڵاتیەکی فەرمانبەر کە قەرزی لای حکوومەتە دەبێت چەکێکی هەژمارێکی بانکی بۆ بکرێتەوە، ئەم قەرزەی بخرێتە سەرێ، ئەم قەرزەی بخرێتەوە پاشان مامەڵە بەم قەرزە بکرێت، بتوانێت چەندی ڕابچێشێ، بتوانێت لە بەرامبەر چی ڕابچێشێت. ئێمە ئاماژەمان پێکردووە هەمووی قۆناغبەندیە هەتا باسی ئەومان کردو، یعنی ئەم هاوڵاتیەیە کە دەتوانێت لە مانگێکا چەند ڕابچێشێ و بۆ ڕای بچێشێ و لە قەرزەکانی کە بەرامبەر حکوومەتی بۆ نمونە منێکی هاوڵاتی مەسەلەن 2 ساڵە پارەی کارەبام نەداوە، ئەمڕۆ دێم لەگەڵ حکوومەتە مەقاسە دەکەم ئەم پارەی کارەبایی کە لەسەر منە لەگەڵ ئەو قەرزەی حکوومەتە لەسەری ڕەشە بێتەوە، ئەو هەم لەسەر منیش سوکە بێ هەم لەسەر ئەویشە، من پارەی خۆم دەدەم و ئەوش قەرزی خۆی لەسەر ملا دەکەوێتن. دوای هەڵگرتنی پاشەکەوت لەسەر موچەی فەرمانبەران وەزارەتی دارایی لە ئێستادا بەنیازە قەرزەکانی حکوومەت لە هاوڵاتیان وەربگرێتەوە، ئەمەش لە کاتێکدا هەم حکوومەت قەرزی لای خەڵکە هەمیش فەرمانبەران قەرزیان لەلایەن حکوومەتە کە 33 موچەی فەرمانبەرانی پاشەکەوت لێکرا و 7 موچەی تەواوە، بۆیە پێدەچێت تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بێت کە تەواوی ئەنجومەنەکانی تری هەرێمی کوردستانیش پشتیوانی لێ دەکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.